ترامپ دەڵێت گڵۆپی سەوسمان هەڵکرد بۆ حەماس بۆ ڕێکخستنەوەی باری ئاسایش لە غەزە. حەماس وە خزمەتکارێکی گوێڕایەڵ بە ڕۆڵی خۆی هەڵدەستێت و لیسەکەی لە ئیسرائیل و ئەمریکا وەرگرتووە و بۆ مانەوەی خۆی لەم هاوکێشەیەدا فەرمانەکان بێ دواکەوتن جێبەجێ دەکات. بە جۆرێک هێشتا ترامپ لە ناو فڕۆکەکەدا بوو لە میسر، ئەوان خزمەتکاری خۆیان دەمەزەر کردەوە و لەسەر شەقامەکان بێ دادگایی کردن. داعشیانە و ئیسلامیانە خەڵکیان لەژێر ناوی خیانەتدا تەکفیر و گول لە باران کرد. بەم جۆرە دووبارە ئیسلامی سیاسی حەماسی وەک سەرۆکی جەبهەی نەسرە محەممەد جۆڵانی لە فەرمانی ناڕاستەوخۆوە کەوتە ژێر فەرمانی ڕاستەوخۆی ئامریکایەکان. هەروەک چۆن کاتی خۆی ئۆسامە بن لادن بە فەرمانی ڕاستەوخۆ چوو بۆ پاکستان و پاشان بۆ ئەفغانستان بۆ پێکهێنانی ئەفغان عەرەبەکان، کاتێک قاعیدەی پێکهێنا چووە باری وەرگرتنی فەرمانی ناڕاستەوخۆ لە ئەمریکایەکان. ئەم جارە فەرمانەکە پێچەوانە بووەوە، بەڵام جەوهەری چیرۆکەکە ئەوەیە هەر ئیسلامیەکان بوون کارە قێزەونەکەیان بۆ ئەمریکیەکان ئەنجام داوە و ئەنجامیەدەن. مێژووی ئیسلامی سیاسی وەهایە هەر کاتێک وڵاتێک دەیەوێت پێش بکەوێت بەرەو قۆناغێکی دیموکراسی هەنگاو بنێت، هێزەکانی کۆمەلگا ئاسۆیەکیان لە بەردەمدا بێت، بژانەوەی ژێرخان ئەدە بە سیاسەت، زانست و ئازادی و هیتر، ئەوە ئیسلامی سیاسی لە شێوەی حەماس دێت و وەک غەزە وێرانی دەکات. مێژووی ئیسلامی سیاسی و CIA ئەمریکی مێژوویەکی دوور و درێژە. ئەوەی بە پێوەری عەقڵ بە دوویدا بگەڕێیت ئەو مێژووە دەبینێت و باڵگەکانیش ئەوەنە زۆرن لە هەژمار نایەن. تەنانەت نازی و فاشیستەکانیش لە شەڕی جیهانی دووەمەوە پەنایان بۆ ئیسلامی سیاسی بردووە. ئەمریکایەکان لە مسر ئیخوانیەکانیان بۆ میسریەکان پاڵپشتی کرد، هەم بۆ لێدانی گەشە سەندنی نەتەوەیی و هەم بۆ لێدانی تەوژمی سۆسیالیزم و دادپەروەری لە وڵاتدا. بە کورتی ئەم بازرگانیە بە ئاوێنەوە بەردەوامی هەیە بۆ گۆڕینی هاوکێشەی دەسەڵاتی سیاسی لە وڵاتاندا. ئیسلامی سیاسی بە ئێستای ئەردۆغانیشەوە بەردەوامە لە خزمەتی پیاوی سپی. بەم جۆرە گەمەکە بەردەوامە. ئیسلامی سیاسی کوردیش نەکە زاوڕی لێداتەوە و نەهیچە لە ناو هاوکێشە خزمەتکاریەکەدا. لەگاڵتە خۆی جەڕاندووە و دشداشە لەبەر دەکات بۆ غەزە و حەماس جاڕی سەرکەوتنێک لێدات، نەهی ئەوە و نەبوو ئەوە و نەخزمەتکاریەکەشی قبوڵە. لە ڕووی فەلسەفی و فکریەوە کۆی ئەم هاوکێشە خۆراوایی و ئیسلامی و سەردار و کۆی لەیە پێی دەڵێن عەقڵی گاڵتەجاڕی مۆدێرن سینیزیسم. ئەمەیان قوڵبوونەوەی فکری دەوێت.